داوا لە هاوڵاتیانەکەم سەر نەکەونە سەرەوە چونکە زۆر بەفرێکی زۆر باری و بە تووشەتی با تووشی گرفت نەبن. تیمەکانی شارەوانی ئێستا لە دۆڵەمیرانن بۆ پاکردنەوەی ئەو ڕێگایە بۆی کە هەچ ئاسەنجێ دروست ببێت ئەمان لێرە بن بۆیە بە گرێدەر و بە ئامێرەکانیان سەرقاڵی پاکردنەوەی ڕێگاکەن. منەچمە لای کاکتوانە لێپستایی بەشی ئامێرەکان لە شارەوای ئیسلامی کاکتوانە سڵاو لێبێ چی یەکەن ئێستا ئەو ڕێکاران چەکەی گر نەبێ. وڵات تیمەکانمان بۆ بەفر و بارانە کە هاتووە سپاس بخوا بەفرێکی باش باریوە ئەم ڕێگەی ئاستەنگی بۆ دروست بوو لەسەرەوە کۆمەڵێک مۆزەفی لێ گرفتیان بۆ دروست بوو ئێمە بە ئامێرەکانی خۆمان بە گرێدەر و شۆفڵ ڕێگەکە پاکەینەوە. ئامێری بەفر ماڵمان هەیە؟ ئێمە وەکو شارەوانی سلێمانی کاسی حەمان نییە چەند جارێک داوامان کردووە بەداخەوە بۆیان نەکرین بەڵام لەگەڵ برایانی بەڕێوەبەرایەتی چاکردن و پاراستنی ڕێگاوبانی سلێمانی ئەوان ئامێری کاسیحیان هەیە بە سوپاسەوە داوامان لێکردن ئێستا بۆمانە نێرن بۆیرە بۆی هاوکارمان بن. ئەو هاوڵاتیانی کە لەسەرەوەن ڕێگەیان لێ گیراوە یاخود چی؟ نە هاوڵاتی نییە ئەوانە لەسەرەوەن کە ئەو کارمەندن و هی بورجەکان و هی ئەو شوێنە تایبەتانە کە لەسەرەوەن ڕێگەیان لێ گیراوە کاراسانی بۆ ئەوانەکەین. ئەیناوەکو هاوڵاتی سوپاس بۆ برایانی هاتوو چۆ کە ڕێگەکەیان قەتا کردو و ناڵن کەس بێتە سەرەوە بە دڵنیاییەوە داوا لە هاوڵاتیانەکەم سەر نەکەونە سەرەوە چونکە زۆر بەفرێکی زۆر باری و بە تووشەتی با تووشی گرفت نەبن. بەڵێ ئیشەڵا چاوەڕین کاسیحەکە بە خوێشەڕژین. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەوەی کایبینن لە ئێستادا تیمەکانی شارەوانی لێرن بۆ پاکردنەوەی ئەو ڕێگایە کە بەفری زۆر باریوە لە سەر شاخی ئەزمەڕ و گۆیژە و هەڕووتە کە لە سەر شاخی هەڕووتە ژمارەیەکی زۆر لە ئەو ئامێرانی ئەو کارمەندانی لێ کە دەوامیان هەیە لەوێ و ئەمان ئەبێ بچن بەهانایانەوە بۆی کە ڕێگای لێ دەگیرێ لە ڕێگەی گرێدەرەوە ئەمان ڕێگاکە پاک دەکەنەوە داوا لە هاوڵاتیان دەکرێت کە سەردانی ئێرە نەکا بۆی تووشی ئاستەنگی هاتو چۆن نەبن بۆ ئەوەی کە گرفت لە بۆیان دروست نەبێت لەبەرەوەی کە لە بەشی سەرەوەی شاخی گۆیژە لە دۆڵەمیران ڕێگاکە بەستوێتی ئەمە وای کردووە کە ئاسەنگی هاتووە دروست بێ ئۆتۆمبیل بە ئەستەم بتوانێت سەرکەوێتە سەرەوە. ئەمە دیمەنی دۆڵەمیرانە تیمەکانی شارەوانی سەرقاڵی پاکردنەوەی ڕێگاکەن بۆ ئەوەی کە ئەو کارمەندانی کە لەسەرەوەن بتوانن بگەڕێنەوە بەردەوام ئەمان لێرە دەبن بە هاوکاری هاتووی سلێمانی بە هاوکاری ئاسایشی سلێمانی بۆ ئەوەی کە ڕێگە لە هاوڵاتیان بژیرێ بۆی کە تووشی ئاسەنجی هاتو چۆنە بۆی گرفتیان بۆ دروست نەبێت لە سەرکەوتندا. پاشانیش پاش پاکردنەوەی لە بەفرەکە ئەمان خوێ دەڕژن بەسەر ڕێگاکەدا بۆی کە شەو بەستن ڕوونەدا. ئەمە دیمەنی ئێستای دۆڵەمیرانە کە ئەم ڕێگایە سەر دەکەوێت بۆ ڕێگای بۆ سەر شاخی ئەزمەڕ و گۆیژە کە بەفربارین لە بەرەبەیانی ئەمڕۆ دەستی پێکردووە بەفرەکە ناو شاری سلێمانیشی گرتوەوە بۆیە لێرە لە شاخی گۆیژە ئەگەر بەفر لە سلێمانیش نەبارێ لە گۆیژە بەفر دەبارێت و چەند جارێک لە شاری سلێمانی لەم زستانەدا بەفر باریوە بۆیە داوا لە هاوڵاتیان دەکرێت لە ماڵەکانیان بمێننەوە سەردانی شاخی ئەزمەڕ و گۆیژە نەکەن بۆ ئەوەی کە هیچ گرفتێکی هاتوچۆیان ڕوبەڕوو نەبێتەوە.